بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بینەچینە لای بەشێکی تری تەوەر و بابەتەکانی ئەمڕۆمان ئەمڕۆ یەکی شەش ڕەنگە لە زۆرێک لە وڵاتەکان و لە لای زۆربەی زۆریشمان بە ڕۆژی جیهانی مناڵان یاخود جەژنی مناڵان بیستە بێتمان ئێمە ئەمڕۆ لەسەر ئەم ڕۆژە گفتوگۆ ئەەکەین و لەگەڵ ئەوشا گفتوگۆیەکەین لەسەر مافەکانی مناڵ لە چوارچەوەی ئەو ڕێکخراوانەی کە مافەکانیان بۆ لە جارنامەی مناڵانە کە مافەکانیان بۆ جێکراوەوە هەروەها بە شێوازێکی گشتی گفتوگۆ لەسەرەوە ئەەکەین کە بابزانین خێزانەکان یاخود دایک و باوکەکان تا چەندە ئاگاداری ئەم مافانەی مناڵن تا چەندە لە نێو خوتی خێزانەکانی خۆیانە هەوڵ ئەدەن کە مافی مناڵەکانیان جێبەجێ بکەن گفتوگوی تەواو لەسەر ئەم بابەتە ئەەکەین بە میوانداری بەڕێز سروە فەیزوڵڵا کە بەڕێزیان کارمەندن لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و ئێستا لەگەڵمان ئامادەیە خاتو سروە سڵاو لەبێتەوە بکاتت بەخێر پێی سەرچاوان خاتو سروە با دەستپێک لە باسێکی ڕۆژە جیهانیەکەەوە دەست پێ بکەین زۆربەی زۆرمان ڕەنگە ئەم بابەتە لای ئێمەوا ڕۆژبەکەیەکی شەش تایبەت کراوە بە ڕۆژی جیهانی مناڵان بە جەژنی مناڵات خۆی بە شازێکی گشتی ئەم بابەتە چۆنیە بۆ گرنگی پێنەدانی کۆمەلگا بە مافەکانی مناڵ یان بە دەستنیشانکردنی ڕۆژێک تایبەت بێ بە مناڵ ڕاستە لە زۆربەی بە بڵێن ساڵەکانە یان لە زۆربەی بۆنەکانە کە سێرجێکەکەی لە گوگڵە لە هەر شتێکە کە بە دوای ڕۆژی مناڵانە ئەگەڕێی ڕاستەکەی یعنی یەک دنیا زانیاریە هێنێ بەڵام خۆی دەستنیشانکردنی ڕۆژێک تایبەت بێ بۆ مناڵان لە ڕاستیە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێک ئەگۆڕێ لەبەرەوەی کۆمەڵێک ئامانجی خۆی هەیە ئەگەر ئێستا ئێمە باس لە ئەمڕۆ بکەین کە یەکی شەشە فعلەن ئەمە ڕۆژێکە بۆ مناڵان دەستنیشان کراوە بەڵام ضرورە باس لە ئامانجی ڕۆژەکە بکەین ئێماڵێن ئەمڕۆ جەژنی مناڵانە بەڵام بۆچی جەژنی مناڵانە مەفرۆزە کۆمەلگا چی بکە لێرەیە ئایا تەنها پێویستەکە ئێمە قسەی لەسەرکەین یان لەم ڕۆژەیە ئێمە توانەکانیان دەرخەینیان لەم ڕۆژەیە ئێمە کۆمەڵێک چالاکی و فستیڤال بکەین ینی خۆی ئەمە بابەتەکەیە کە گرنگە قسەی لەسەرکەین باشە خۆی بەگشتێک ئامانجی ڕۆژەکە چیە ئامانجی ڕۆژەکە زیاتر قسەکردنە لەسەر مافەکانی مناڵ قسەکردنە لەسەر پابندبوونی دەوڵەت بە بەندەکانی جارنامەی مافەکانی مناڵ قسەکردنە لەسەر ئەو کەم و کوڕیانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی مناڵە بێتەوە کاتێکێ ماڵێن مافی خوێندن بۆ هەموو مناڵێک بێ جیاوازی مافی خزمەتگوزاری تەندروستی بۆ هەموو مناڵێک بێ جیاوازی تا کۆتای هەموو مافەکان ضرورە لەم ڕۆژانەیە قسەی لەسەر کرێ بۆی بزانین تا چەند ئێمە لە دەوڵەتێکین تا چەند مافەکانی مناڵ دەسەبەر کراوە ئامانجی سەرەکی ئەم ڕۆژەش لە ڕاستیە ئەوەش هەر بە ڕاستپاردەی نەتەوەی گرتوەکان بووکە وڵاتان ئازاد لە هەڵبژاردننی ڕۆژەکە هیچ گرفتێکی نییە بەڵام گرنگە قسە لەسەر مافەکانی مناڵ بکرێت ئێستا ئەم ڕۆژە ئێمە ئەتوانین ئیتر دیاری بکەین بۆ خۆمان و بڵین ئەمە یەکی شەش ئێمە بەپی ئەوەی لە عێراقین عێراقیش لە زمانی ئەو وڵاتانەیە کە ڕۆژی یەکی شەشی دەستنیشان کردو زۆر ئاسایەمە ڕۆژێکی مناڵانە و جەژنی مناڵانە و ڕۆژێکە تایبەتە بە مناڵان ڕۆژێکە کە ئەبێ ئێمە بە گرنگ وەریگرین ئەبێ بە هەند وەریگرین ئەزانی زۆر جار قسەکردن لەسەر بابەتێک بۆ خۆی ئیشی خۆیەکە کاتێک کە تۆ ئەم ڕۆژەت نەبێ باس لەم ڕۆژەش نەکردووە کاتێکە ئەم ڕۆژە بە یادێک وەرئەگری یادەکەیتەوە ساڵانە زۆر گرنگە من بیرم مێگەر باس لە 10 ساڵێک پێش ئێستا بکەم زۆر باس لە جەژنی مناڵان ئەکرا ڕۆژی جیهانی مناڵان ئەکرا بیرمێت چالاکیەکی گەورە ئەکرا و دیاری بۆ ڕۆژی مناڵان لە بیری خۆمە بیرمە کردوم و باش ئەگەر 1000 مناڵ لەم بۆ نەیە بێ ئایا منتوانم 1000 دیاری بۆ ئەم مناڵانە دەستە بەرکەم ینی بیرم لەوا کردەوە کە مەفهومی ڕۆژی جیهانی مناڵان بە هەڵە گەیشتوە بە کۆی کۆمەلگا بە هەڵە گەیشتوە خۆی لە ڕاستیە ئەمە ڕۆژێکە گرنگە هەموو کاتێک دیارەک ببەخشرێ بە مناڵێک ئەمە ڕۆژێکی ناوێ بەڵام ئایا پرسیارەکە لێرەیە بابەتەکە ئەوەیە ئێمە تەنها لەم ڕۆژەیە دیارەک ببەخشین بە مناڵان نەخێر ئامانجی ئەم ڕۆژە زیاتر قسەکردنە لەسەر مافی مناڵ کەم و کوڕەکانی مناڵ ئەو شتانەی کە مناڵ دەستە بەدەست با بڵین بۆی دەستەبەر کراوە هەرچەند بەداخەوە تۆزێک مە ڕەشبین نیم بەڵام ئێستا نەک تەنها لە عێراقا باس لە گرفت و کێشەی مناڵەکەین ئێستا بینین گرفت و کێشەی مناڵ بۆ بە باسێکی جیهانی ئەوە تا بینی 2022 مناڵێک لە وڵاتێکی ئەوروپیا ئاوارەیە و نازانی ڕووکاتەکە لەبەر ئەوە بەداخەوە بینی لەسەر ئاستی هەموو جیهان ڕەوشی مناڵ بەداخەوە
لە قەلقیایە باش. هەستەکەی بەرەو باشی نییە باشە بابینە لای خۆمان لە کوردستان نازانام ڕۆتی قسەکانمان ئاراسی منداڵی بکەینیان گەورەکانە نیە زۆر جار ئەمە کێشەیەکی شازانم ڕۆبڕی ئێوەژە بێتەوە ئێمە کە باسی مافی منداڵەکەین دەمانێت منداڵ تێبگان مافەکانی چیان دەمانێت گەورەکان تێبگەن مافی منداڵ چیە ئەمەش بۆ خۆی بابەتێکە بەڕاستیە بێ قسەی زۆر لەسەر کرێ لێرێ ئێمە هانی منداڵ بین دا کۆکی بکە لە مافەکانی خۆی یان ئێمە کۆمەلگا هەر با بڵێن ڕێکخراوە حکوومەکان نەحکوومەکان تایبەت بە مناڵ تایبەت بە مرۆڤ تا کۆچای دام و دەستگاکان ڕاگەیانجن ئایا ئێمە داکۆکی مافی مناڵ بین یان هانی مناڵ بین داکۆکی لە مافی خۆی بکە هەمومان نەزانین مافەکانی منداڵان لەلایەن گەورەکانەوە دەستەبەر ئەکرێت کەواتە لێرەیە لە ڕاستیە ینی بەداخەوە زۆر جارەڵێ ئێمەشین بووین بە هۆکاری کێشە و گرفتەکانی ئەوان بە کاتێک کە من دەسەڵاتدارێک بم بەڕێوبەری قوتابخانەیەک بم مامۆستایەک بم وەزیرێک بم تا کۆچایی ئەوە منم مافەکانی مناڵ دەستەبەر ناکەم ئەوە منم تاکێکم لە کۆمەلگایە کە لە بەرزترین دەسەڵاتی دەوڵەتم گرنگیەکی تەواو بە مافەکانی مناڵمایم لێرە بەڕاستی دیسانێڵێمەوە مناڵ قوربانیان پرۆسەیە بێ ئێمەی گەورەکان زیاتر داکۆکی مافی ئەوان بین زیاتر هەوڵ بین دەستەبەرکرێت باشە کاتە خات و سروە چەندە گرنگە لە ئەم ڕۆژەی کە ئێستا ئاماژەت بکردوتت بەدەر لەوەی کە دیاری بۆ مناڵ بکری زیاتر ئەوە گرنگە کە گرنگی تەواو زیاتر بە ڕۆژەکە بدەیت و ئامانجەکانی زۆرتر بخیتە ڕوو چەندە گرنگە کە ڕێکخراوەکانی کە تایبەتت بە مناڵ بە تایبەتر لە نێوەیانە ڕێکخراوی مناڵ پارێز کە ئەزمونێکی زۆری هەیە لە خزمەتکردن بە مناڵانە چەندە گرنگە هەوڵ بدەن کە خێزانەکان هۆشیار بکەنەوە لەوەی کە مافی مناڵەکانیان چییە زۆر گرنگی بەم بابەتە بدەن چونکە بەداخەوە ڕەنگە هەتا ئێستش لە ئێستا ئەم بابەتە ببینرێکە خودی خێزانەکان خۆیان نازان مافەکانی مناڵەکانی خۆیان چه تاوەکو بەیان دەستەر بەربکەن ئەمە تا چەند گرنگی پێدرێت لە ڕاستیە هوشیاری کۆمەلگا زۆر زۆر گرنگە لەبەرەوەی ئەوە منی دایکم داوای مافەکانی مناڵەکەم ئەەکەم ئیترچە لە دەوڵەتی داوا ئەەکەم یان لە هەر لایەنێک کە بەرپرسە لە دابینکردنی ئەو پێداویستیەی بەدڵنیایی وەگەر کۆمەلگایەکی هوشیار هەبێت ئەگەر بزانێت مافەکانی و لە هەمان کاتە ئەرکەکانی سەرشانیشی چییە بەدڵنیاییوە پرۆسەکە باشتر ئەڕوا بەڕێوە ئێمە با لێرەیە ڕەشبین نەبین باڵنەڵین هیچ نەکراوە بەدڵنیاییوە کۆمەلگای کوردی ینی ناتوانم بڵێم لە قۆناغێکی زۆر باشایە بەڵام ئەگەر خۆمان بەراوردکەین بە کۆمەڵێک با بڵێن وڵاتەکانی دەوروبەرمان لەوانەیە ئاستی وڵاتی ئێمە باش بێت تا حدێک لەبەرەوەی هیچ نەبێ ڕاستە ڕێژێکی زۆر مناڵمان هێدا بڕاوە لە خوێندن بەڵام ڕێژێکی زۆر مناڵیشمان هەیە لە خوێندنایە ڕێژێکمان هەیە مناڵە کە بێ بەشە لە ژینگەی خێزانی بەڵام تاوەکو ئێستاش مناڵ سنتەرە لە ماڵەکەیە ئەوەی لە توانای خێزانەکە هەبێ دەستەبەرێکە ڕاستە زۆرێکمان هەیە کە پێویستی بە نەشتەرگەریە پێویستی بە پێداویستی پزیشکیە بەڵام چارەسەری باشیش بۆ زۆرێک ئەکرێکە سەرباری ئەوەی ینی تۆ لە وڵاتیەکەی بەداخەوەکە لە زۆر ڕۆوە گرفت هەیە نامێ من بڕۆمە سەر و گرفتانە ناڵێم ئیشی من نییە بەڵام لە کۆتای منیش تاکێکم لەم کۆمەلگایە بەڵام لە کۆتایی تر ئاوایە تۆ لەم کۆمەلگایەکەی ناتوانانی بەراوردی کێ بە کۆمەلگا پێشکەوتوەکان ناتوانانی بڵێ منی دایک زانی ینی لە وڵاتێکی پێشکەوتووەڵێ تۆ دایکی هەموو کەسێکە بێ بە دایک هەموو کەسێک ئەتوانێت ئەگەر خوا پێی ببەخشێ منداڵێکی بێ بە دایک مەرج نییە هەموو دایکێک وەکو یەک بتوانێت ژیانێکی ئاسوودە بۆ منداڵەکەی دەستەبەرکە بۆ یەبینی دەوڵەتە و ئەرکی گرتوۆتە ئەستۆ ئەوە دەوڵەتە پیشانتەیە کە مافی مناڵ چییە لەکوێیە چۆن بۆی دەستەبەرەکرێت دابڕێ لە خوێندن تەندروستیە تا کۆتا لێرێ بەڕاستی گرنگە هوشیاری هەبێ گرنگە ڕێکخراوەکان لە بوارەکانی خۆیانە ڕۆڵی باشیان هەبێ بەڵام لە کۆتای ئەرکەکە ئەرکی دەوڵەتەوە بێ دەوڵەت بۆ ئەرکە هەستێت باشە جەلای خۆمان کێ ئەگەیناو ئاستا ئەگەر هەوڵەکان بەردەوام بێت ناتوانانی بەهشت ئەزانی هەموو شتێک هەنگاوێکەوە بێ دەست پێ بکەی ناتوانانی بڵێ خەونە لەبەرەوەی بەڕاستیەوەی کە ئیبینی کۆمەڵک ڕێکخراوی باش هەیە کە بەڕاستی خۆی بەدا کۆکاری مافی مناڵ ئەزانێ بێدەنگ نین مناڵێکی کورد با بڵێن داکۆکی لە مافەکانی ئەکرێ قسە ئەکرێەوە تا بۆ نمونە من لێرەیە باسێک لە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان بکەم کە بەڕاستی پێشەنگە لە هەموو ڕوویەکەوە ساڵانێکی زۆرە بێگوێدان بە هیچ شتێک بە بێ جیاوازی ڕەگەز نەتەوە ئاین بیر و باوەڕ کار بۆ هەموو مناڵێکەکە بێ جیاوازی ڕێکخراوێکە 30 ساڵە بەڕاستی جێگەدەستی دیارە لە هەموو بوارەکانە ئەبینیت لە بواری پەروەردەیە تەندروستیە کاروباری کۆمەڵایەتێ لە هەموو بوارەکانە ئیشەکە ئەبینی بەڕاستی
ئێستا گەر خۆمان بەراوردکەین بە 10 ساڵ لەمەوە پێش پرسی مناڵ بۆ بە پرسێک حتممە ئەگەر ئەمە ئاوە بەردەوام بین ئیشی باشی بۆ بکەین دڵنیام کە لە داهاتوویەکی نزیکاگەین بۆ ئەمانجی کە ئەمانوێ خەتەرەکە لەوەیە کە گرنگی پێنین کە لە ئەولویاتی شتەکانە نەبێ بەڵام ئەوی کە ئیبینی بەڕاستی مادام گرنگی پێدرێت دیارە ئیشی لەسەر ئەکرێت باشە وەکو دوایین پرسیار کاتەکەمان تۆزە چڕ بە تۆمێت سپاس دەکەم خات و سروە وتت چ کاتێک منداڵە بە بەسەنتەر بۆ داواکردنی مافەکانی خۆی لا ئێمامە مۆدلێکی خراپە ئەگەر پێڕەوی کرد منداڵ فێری مافەکانی نا بەدڵنیایی وایە یەکێک لەوەی کە تۆ پشگیری مناڵ ئەەکەی بۆی مناڵێکی باوەڕ بەخۆ بوو پەروەردەکەی لە کۆمەلگایە داکۆکی لە مافی خۆی بکە بەڵام تۆزێک لێرەیە ئەشترسی کە ئاراستەی ئەەکەی بە چ ئاراستەیەک ئاراستەی ئەەکەی ڕوانی جەڵێت ینی ئەمە جۆرێکە لە لادانی کۆمەڵاتی بێدانگی کۆمەڵات لە ڕاستیە خۆی ئێمەی گەورەکان بەرپرسی لە دابینکردنی مافەکانی مناڵ وەکو وتم هەر ئێمەشین کە ئەو مافانە پێشێلەکەین ئێمە کاتێک کە باز لە ژینگەیەکی تەندروست ئەەکەین بۆ مناڵ کێ ئەو ژینگەیە تێکەیە خۆ منداڵەکە تێکی نێرە لە کۆتاییە ئەو منداڵە ئەوە ئێمە کە ژینگەکەمان تێکەوە بۆیە بەڕاستی ئەرکی ئێمە وەکو گەورەکان داکۆکی لە مافی مناڵەکان بکەین دەستەبەریکەین سرۆ فەیزوڵڵا کارمەند لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان پێما بێت لە سێکتەری پەروەردەش بەرنامەی پەروەردەیی زۆر سپاس بام بەدەبوون خۆشبەختیمان بووی خۆش دامەژەت پێکرد ئەمڕۆ ڕۆژەیە کە توانێن مناڵان دەرخین ئێمەش کۆمەڵک مناڵی چاوگەشتمان هێناوە پێما بە کورسەکان و شتەکان لە نێو سودیا بینرا ئەمانە توانەکانیان دەرخێن ئەمڕۆ منیش لە کۆتاییە هیوای ئاشتی و ئارامی بۆ هەموو مناڵانی جیهانە خوازم دیارە مناڵانی عێراق و کوردستانیش بە تایبەتی هیوادارم دو ڕۆژێکی گەشیان هەبێت مناڵەکانی ئێمە هیچ کەمترنین لە مناڵانی هەموو جیهان دڵنیام شایانی هەموو باش و باشترن هیوادارم ئەم ڕۆژە ببێتە مایی ئەوەی کە باشتر بیر لە مناڵ و داواکاری و پێداویستی مناڵان بەستەکان